بەکتریای گەدا یان بەکتریای H. pylori ئەو بەکتریایی کە لە 155 بۆ هەفتای کۆمەڵگای ئێمە توش بووە پێی. چەندەها پشکنین هەن کە دەری ئەخەن ئەم بەکتریایە چالاکە لە گەدەی هەر کەسێکە. لە باشترین پشکنینەکان پشکنینی هەناسەیە کە پێی دەڵێن یوریا برێث تێست UBT و پشکنینێکی کەشمان هەیە لە ڕێگەی پیسایی نەخۆشەوە دەتوانرێت بەکتریاکە دیاری بکرێت. ئەزیزان، پشکنینێک هەیە کە لە ڕێگەی خوێنەوە بۆ ئەم بەکتریایە ئەکرێت. لە ڕاستیە ئەم پشکنینە ناتوانێت بەکتریای چالاکی ئێستا لەگەڵ بەکتریایە کە لە ڕابردووە نەخۆشەکە هەی بووە لە یەک جیا بکاتەوە. لەبەر ئەوە کردنی ئەم پشکنینە لە زۆربەی کاتەکانە ناتوانێت هیچ سوودێک بە بڕیاری پزیشک بگەیەنێت کە ئایا ئەو نەخۆشە لە دوای ئەو پشکنینە پێویستی بە چارەسەرە بێت یان نا. بە هیوای تەندروستی بۆ هەموو لایەک. سمارت وەرچەرخانە.